بهلكفتا 117 سالڤەگەر ئاوەشانە یەکەمین ڕۆژنامەیە کوردی ئەنجومەنی خۆجهەیە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە گرکێلێگێ و بە بەشداریە یەکیتیان نویسکارن کورد سووریا و نویسنگەهێن ڕاگەهاندنێ پارتیەن سیاسی لە باژێر ئاهەنگێک لە هۆلا ئەنە کەسێ لەدارەی خست هژمارەك هەلبەست و فیلمێک دیکۆمنت هات پێشکەشکردن گوتنە ئەنجومەنی نیشتیمانی کورد هات خوێندنش لایەنێ مامۆستا زەهرا ئەحمەدڤە. گوتنە یەکیتیان نویسکارن کورد سووریا هات خوێندنش لایەنێ نویسکار لوقمان شەرەف. و ئاستەنگیên ڕۆژانە یên هەژار و ڕەبەلên gelê me ڕوبەڕوو dibin eşkere bikin ji cîhana azadîxwaz û hemî kesên peywendîdar re. Bûkê salê dike li ber perê azmana heyva tebûz û tebaxê ji têhna ji nêza ji tozê ji telazê tibê qeyde dirxistne ji bin hedê goristana filmana hewara serokê min û hewara lê texeyidan bûkama kurd dibêjin rengîniya bûka buharê ew e nîsan lê dema bûka te rabû bîst û du gul pêra got pîrozkin va ez bûme rojnamevan ji warê ehramê xof û heta warê Babedirxan bijî bîst û duê nîsan. هەروەها دوێ ئاهەنگێ چەند ناڤەرن سازی و ستران هاتن پێشکەشکردن ji aliyê hejmarek hunermend û koma zêwa ya folklorî ve. ev roja giringiya wê nekîmî Newrozî ye û em wek yekîtiya nivîskarê Kurd em dibînin em vê rojê her sal bibeşirînin û vê rojê em vejînin û em vê rojê bikin xizmeta bercewendiyê bilindiyê gelê Kurda. Ma wek vê rojê me dît derfetê dayîk û em karibin ragihandinê û malperan û kesê di warê rojnamevaniyê dişuxulê em wana diyarîkê bidine wana. بەری ئەو ئاهەنگ بداوی وەرە هژمارێک خەلاتن ڕێزگرتن بۆ چەند میدیاکار و ئەکرانن کوردی هاتن دەستخستن بەرنامەیە ئارک ئازادیە ڕۆژاوای کوردستانê یەک جوانە ئەکرانا بوو. Kanala Ark Azadiya Rojavayê Kurdistanê ji lay mamosta Berzan Hüseyin Bilak. Em gelkî spasiya encumana niştimana Kurdî li Girgêlekê dikin انه رزنامه دان رحمتي جوان ميراني وانين براخوا وفيلمك دوكومنتي سر رحمتي تشكرن ام قلقي سباسيا واتكن بیرانینا وی روژه پشتی 117 ساله روزنامه کردستان دبان نمونەیەکە کار و خەباتێ بۆ بەلافکردنا چاند و هەلوەستا کوردی لێگەلۆ ڕۆژنامەوان و میدیاکارن کورد وێ دکاربن ئیرۆ ڕۆژ گوتنە ڕاستیە بپەجرینن و دیار بکەن ژ ملەتێ خوا و جیهانێ بتەڤاییرە بەرزان حسێن گرکێلێگێ ئارک